دع الحرص عن الدنيا وفي العيش فلا تطمع، فلا تجمع من المال ولا تدري لمن تجمع، فإن الرزق مقسوم وسوء الظن لا ينفع. غني كل من يقنع، فقير كل من يطمع. بەڕێزانەمە بەیتێکی ئیمامی عەلیە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کەواتای زۆرە ممکنە بە نامیلکەیەکیان زیاتر تاوا نەبێ، بەڵام ئەوەی لێرە مەبەستە بیڵێم ئەوەیە کە بەڕاستی دنیا ئەوە نایەنێ کە لە پێناو تەماحی دنیا، لە پێناو پلە و پۆست و پایە و پارە مەبادوو و قیەمی خۆت بخەیتە ژێر پرسیارەوە لە ئاستی ستەم و زوڵم لە میلەتەکەت بەو شتانە ڕازی بیت. خواتان لەگەڵ. قالوا سكت وقد خوصمت قلت لهم إن الجواب لباب الشر مفتاح، لا تأسفن على غدر الزمان لطالما رقصت على جثث الأسود كلاب. بەڕێزانەمە بەیتێکی ئیمامی شافعیە، باس لەوە دەکات کە پێم دەڵێن بێدەنگی، منیش پێیان دەڵێم چونکە لە دەنگ هەڵبڕینم دەرگای شەڕ دەکرێتەوە، بە قازاجی نازانم، ئەگەر چی ئازاریش دراوم. هەر بەخۆشی دەڵێ ئەڵێ خەم مەخۆ، بۆی کاڵێن زەمانە غەدری لێ کردووی، زوڵمت لێ کراوە، ستەمت لێ کراوە. چونکە زۆر جار دەبینین سەگەکان ئاهەنگ لەسەر لاشەی مردووی شێرەکانە گەڕن. خواتان لەگەڵ.